چرکە ساکەش لە کار و چاڵاکیەکانی بەردەوامە و کار و پرۆژەکانی بەدەر لە گرنگیدانی تایبەت بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز پرۆژەی خوێندنەوە و خولی ڕۆشنبیری و ڕاگەیاندن و گەشەپێدانی مرۆیی و کۆمپیوتەر و سمیناری زانستی لە پێناو پەروەردە و پێگەیاندنی تاکتێکی چاکەکار و دروستکردنی کەسایەتی سەرکەوت و کاریگەر لە مەیدانی ژیان و پێگەیاندنی سەرکردەی کارامە و لێهاتوو لەخۆ دەگرێت و لەم پێناوەدا و هەر لە سەرەتای تەمەنیدا بە مەبەستی زیاتر چوونە ناو جەماوەر چەندین پرۆژەی لە سەرتاسەری کوردستان ڕاگەیاند پرۆژەی هاوڕێیانی قورئان قورئانەکەم نەیلی ڕووناکی ژینم بەرووی تۆیە گەر من ببینم کە بریتی بوو لە خوێندنەوەی هەر سێ پەرتووکی یەک چۆن باشتر لە قورئان بەهرەمەندین لە نووسینی مامۆستا عەلی باپیر دوو با دڵەکانمان بە قورئان ئاودێر بکەین لە نووسینی مامۆستا غەریب عەزیز سێ لە بەرکردنی قورئانی مەزن لە نووسینی مامۆستا غەریب عەزیز دواتر ئەنجامدانی تاقیکردنەوە لە کۆی پرۆژەکە بە بەشداری زیاتر لە 1110 بەشدار بوو پاشان 50 زۆرترین نمرەی یەکەم خەڵات کران دوای ماوەیەک پرۆژەی هاوڵە جێنشینەکان هاوڵانی پێغەمبەر خزمەتکارانی یەتیمان سڵاوی ئێمەتان لێبێن مامۆستایانی یەتی بۆ پەرتووکی خەلیفەکانی ڕاشیدین لە نێوان جێنشین و شەهیدبووندا دکتۆر سەلاح عەبدولفەتاح خالیدی ڕاگەیەنرا و ژمارەیەکی بەرچاو لە برایان و خوشکان بەدەم پرۆژەکەوە هاتن و 100 دەرچووی یەکەم خەڵات کران لە گرنگترین بەهاکانی دەستگا ڕەسەنایەتی لێبوردەیی چاکەکاری خۆبەخشی داهێنان بەردەوام بوون ئاشناکردنی کۆمەلگا بە چەمک و دەستەواژەکانی قورئان و چۆنیەتی ژیان و هەڵسوکەوت لەگەڵ قورئان بیرۆکەی سازدانی میهرەجانێکی ساڵانەی خستە نێو پلانی دەستگا و لەو پێناوەدا میهرەجانی ساڵانەی قورئانی پیرۆزی ڕاگەیاند و هەفتەی یەکەمی سەرەتای هەموو ساڵێکی کۆچی بەردەوامی هەبوو چاڵاکی بۆ سەرجەمچین و توێژەکانی کۆمەلگا ئەنجام دەدرا و لەگەڵیدا پێشەنگایەکی فراوانی کتێبڕاگەیەندرا بە داشکانێکی بەرچاو لە نرخی کتێبەکان و دەوڵەمەند بەسەرچاوە ئاینی و ڕۆشنبیری و زانستی و وەرزشی و لە خۆگرتنی بوارەکانی ڕاگەیاندن و گەشەپێدانی مرۆیی و مێژووی هونەری و پزیشکی کە تیایدا سەدان خوێنەری کتێبڕوویان تێکرد و بە هەزاران کتێب دەفرۆشران بێ هیچ دەستکەوتێکی مادی بۆ دەستگا و لە پێناو هۆشیاربوونەوەی کۆمەلگا بە ئەنجام گەیەنرا و دوای 4 ساڵ بەردەوام بوون لەم پرۆژە جەماوەریە قەیرانی دارایی پێشی پێگرتین و نەمانتوانی لە ساڵانی دواتر بەردەوامی پێبدەین ئەمانە مشتێک بوون لە خەرمانی پڕکار و چاڵاکی بەردەوامی جەماوەری دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە دەستگا لەوەتەی خۆی ڕاگەیاندووە تا ئەم چرکە ساتەش لە چاڵاکشە بەردەوامەکانی نەوەستاوە لە پێگەیاندنی مامۆستایان و خول و کۆڕ و سمینار و کۆرساتی تایبەت بە برایان و خوشکان و مناڵان و وانەی بەردەوامی هەر چوار وەرزەکە بۆ هەر سێچین لە کۆمەلگا لە گەنجان و نێوجەوانان و مناڵان بۆ هەردوو ڕەگەزی برایان و خوشکان کە تێک ڕایژمێردراوەکان کەمینەن لە زۆرینەی پڕکار و چاڵاشی 10 ساڵی ڕابردووی تەمەنی پڕخێری دەستگا خۆشەویستانم ئەوەی بینیتان بەشێکی دیکە بوو لە بەڕێوەچوونی پێنجەمین کۆنگرەی سانتەری نوری حیکمە کە لە شاری هەولێر لە ئێستادا بەڕێوە دەچێت هەواڵەکانی ئەم گەشتەمان پێشکەشکردن شاد